ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، زۆر دڵخۆشم کە جارێک تراتمەتەوە وڵاتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی تر لە بەرنامەی لێکدانەوە و هەڵوێست. لێکدانەوە هەڵوێستی ئەم جارشمان لەسەر چەند بابەتێکە کە سەرەتا سەردێڕەکانیتان بۆ خوێنمەوە. بابەتی یەکەممان بە سەردێڕەکەی ئەوە هاتووە کە گەندەڵی و کۆماری ئیسلامی ئاوەڵدوانن. بابەتی دووەممان وتەیەکە سەبارەت بە دوو چەمکی ستەمی نەتەوایەتی و ناسیۆنالیزم. بابەتی سێممان پیسبوونی خاک بکوشێکی بێدەنگی سیستەمی ژینگەیی زەویە و کۆتا بابەتیشمان باز لە ژیری دەستکرد و کاریگەری لەسەر پەروەردە و فێرکردن دەکەین کە هیوادارم تاوەکو کۆتایی لەگەڵمان بن بۆ باسکردن لەم بابەتانە. گەندەڵی و کۆماری ئیسلامی ئاوەڵدوانن. کۆماری ئیسلامی بە هەموو سەرکردەکانیەوە بە پەرلەمان و بە هێزی سەربازی و انتزامیەوە هەتا سەر ئێسقان لە گەندەڵیدا تێوەگلاون و تەنها لە جێگایەکدا ئەو گەندەڵیە لە قاودراوە کە باڵەکانی ڕژیم بەمبەستی پاشقولدان لە یەکتری بەکاریان هێناوە. بەڵام ئایا کەس تا ئێستا بینیوێ یەکێک لەو سەرۆک دەوڵەتانەی کۆماری ئیسلامی کە یەک لە دوای یەک دۆسەی قەبەی گەندەڵی دارایان لە قاو دەدرێت لە دادگا محاکمە بکرێت؟ هەرکام لە دەوڵەتەکان دەیان دۆسی لە گەندەڵی دارایی زۆر و زەبەن لە دام و دەستگای قەزاییدا هەیە کە کراوەیە، دەستگایە کە تەنها کاتێک ئەو گەندەڵیانە ئاشکرا دەکات کە باڵەکانی ڕژیم لەسەر دەسەڵات و تاڵانکردنی سەرۆت و سامانی و کۆمەڵگایە لەگەڵ یەکتری بەشەڕ دێن و ئەوانی دیکە لە ئەرشیفدا ڕادەگرن بۆ ئەوەی هەر کاتێک پێویستی کرد پاشقول لە نایارەکانیان بگرن و بیترکێنن. ئەمڕۆکەی تر هەواڵی دزی و گەندەڵی لە سیستەمی کۆماری ئیسلامیشدا کەس تووشی سەرسوڵمان ناکات. گەندەڵی کە گەورە و گەورەتر بوو ئیتر کاربەدەستانی ڕژیم شەرمی لێ ناکەن. کاتێک لە بەردەم بەرپرسانی ورد و درشتی کۆماری ئیسلامیدا باسی گەندەڵی دێتە پێشەوە کەڕ و لاڵ دەبن و لە حاند ئەو پرسیارەدا بێدەنگ دەبن. یەکەم بۆ ئەوە کە هەر کام لە کاربەدەستانی ئەو ڕژێمە لە هەر پلەپایەک و لە هەر ناوێکدا بن بە شێوەیەک لە شێوەکان تێوەگلاون. دووهەمیش بۆ بۆنەوە ناتوانن قسە بکەن چونکە دەستبەجێ لەلایەن ئەمیان ئەو و ناوەندی دەسەڵاتدارەوە هەڕەشیان لێ دەکرێت و دادەنیشنەوە. هیچ کامیان نایەنەوێ بکەونە بەرتۆڵەی سوپا و دەوڵەت و مەجلیس و ناوەندەکانی دیکەوە، بۆیە سەرۆت و سامانێک لە ژێر دەسەڵاتی ئەم ڕژێمەدا تاڵان دەکرێ و بەبا دەدرێ. بەرهەمی کار و ڕەنجی کرێکاران و زەحمەت کێشانە، بەرهەمی فرمێسکی چاوانی منداڵانی برسی و نەخۆشانی هەژارە کە ناتوانن نەخۆشیەکەیان چارەسەر بکەن. ئەمە سامانی منداڵانێکە کە بە ناچار لە خوێندن دەستیان هەڵگرتووە بۆ ئەوەی نانێک بخەنە سەر سفرەی بنەماڵەکەیان. ئەمە سامانی سفرەی بەتاڵی ئەمڕۆی کرێکاران و زەحمەت کێشانی ئێران و کۆچبەرانی ئەفغانستانیە کە گۆشت و میوە و شیرەمەنی لە سفرەکەیان هەڵگیراوە. بێگومان ئەو ڕۆژە دەگات کە کۆمەڵانی خەڵکی ئێران لە دژی و ستەمکاری ڕادەپەڕن و بە ساتی ئەم نزامە تاڵانچیە تێکەوە هەڵدەپێچن. ئەوە شەمبیر نەچێت بە خۆشحاڵیەوە هەر ئێستا سەرەتاکانی وەها گۆڕانکاریەک دەبینین و دەرکەوتووە. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەمە کۆتا یەکەم بابەتمان بوو کە باسمان لێ کرد. ئێستاش دەست دەکەین بە بابەتی دووەممان، بەڵام ناوبڕێک دەبین و دەگەڕێمە وڵاتە. شمول این کلام شلاقه رو حکم اعدام، ضد اجتماع این قانون خط میکشم رو مهر و امضات، پر از نفرت مسیرش قدم قانون تا روز اجراش، راه بی بازگشت بدون جبران بدون اصلاح، تناب دار ابزار کنترل و سرکوبه، کجای جهان توحش جلو دار خبط بوده، چه امنیتی تو قانونی که خودش خشم توشه، اون انسانیست آرامش جامعه است که معدومه، کشتن با صلیب سنگسار محکوم از ارتفاع پرتاب، USA صندلی الکتریک شمشیر عربی تو دست جلاد، اتاق گاز زنده به گور گیوتین و برکه خون، تزریق سم بدون درد عمل کریه و وجه خوب، به نام اون روز که نباشه حکم اعدام، نباشه هیچ جا دنیا سری بالا چوبه یه دار قرمزی پرچما، نباشه از خونه ما بوی امید بیاد از تک تک خونه ها، به نام روزی که ندار باشه نه تزریق سم، اعدام به هر روش بشه کلا ریشه کن، انسانی کشته نشه دیگه با تیر و سنگ، قانونو بسازیمش دوباره از زیر و بم، چه تو خونه چه زندان چه امریکا چه ایران چه لایکی چه یهودی چه مسیحی چه اسلام، چه هشتگ چه رو ورق بنویس
میکنی کی رو منتظر لحظه ناب. وتەیەک سەبارەت بە دوو چەمکی ستەمی نەتەوایەتی و ناسیۆنالیزم. ستەمی نەتەوایەتی و ناسیۆنالیزم ئەگەر چی پەیوەندیان هەیە بەیەکەوە، بەڵام دوواتای جیاوازیان هەیە. بۆ نمونە بە لەو پەیوەندیەدا باسی مەسەلەی کورد بکەین. دەوڵەتانی سەرکوتگەر نەتەوەی کوردیان کە ئەویش دەیتوانی وەکو نەتەوەکانی دیکە خاوەنی دەوڵەتی سەربەخۆ بێت لەم مافەی خۆی بێبەش کردو و ستەمێکی ناڕەوای نەتەوایەتیان لە هەموو بوارێکی ئابووری و فەرهەنگی و کۆمەڵایەتی و سیاسیدا بەسەردا سەپاندووە. بزوتنەوەی خەڵکی کوردستان لە هەموو پارچەکانی کاردانەوەیکی جەماوەری و ڕەوایە بەرامبەر ئەم ستەمکاریانە. ئەوەش ستەمی نەتەوایەتیە. بەڵام ناسیۆنالیزم بریتە لە ئایدۆلۆژی گویان بیرروباوەڕێکە تەمەنی پێگاتن و گەشەکردنی بەقەدەر تەمەنی سەرهەڵدانی پەیوەندیەکانی سەرمایەداری و سەرهەڵدانی دیاردەی نەتەوەیەتیە. ناسیۆنالیزم جیهانبینینی استراتیژی سیاسی فەرهەنگ و دابوونەریت و فەرهەنگ و هونەر و شێوەکاری خۆی بەرهەمێناوە لەسەر بنەمای ئایدۆلۆژی ناسیۆنالیستی حیزب و ڕێکخراوی سیاسی جۆرا و جۆر بنیاکراون. ناسیۆنالیزم جیاوازیەکانی نەتەوەی خۆی لەگەڵ نەتەوەکانی دیکە بە پیرۆز دەزانێ و هەوڵ دەدا بە پێدا هەڵکوتانیان هەستێکی خۆپەرستی بجوڵێنێت و هێزی پێکۆکاتەوە بۆ ئەوەی بەو هێزە سنوورەکانی نەتەوەی خۆی لەگەڵ نەتەوەکانی دیکە بپارێزێت. ناسیۆنالیزم لە شکڵی تونڕە و ئیفراتی خۆیدا دەستکەوتەکانی نەتەوەی خۆی بە بەشێک لە دەستکەوتێکی جیهانی پێناسە ناکات، هەروەها بە بایەخەوە چاو لە دەستکەوتی نەتەوەکانی دیکە ناکات. ناسیۆنالیزم وەڵامی پێویستیەکانی سەردەمێکی دیاریکراو لە گەشەی نظامی سەرمایەداری لەم وڵات و لە وڵات بوو. ئەو سەردەمەی کە سەرمایەداری دەبوایە بازاڕی ناوخۆی وڵاتەکەی لە دەست درێژی سەرمایەدارانی دیکە بپارێزێت. ئەگەرچی ئەمڕۆ لە ئاکامی جیهانی بوونی نظامی سەرمایەداری ئەو پێویستیەوە نەماوە. بەڵام ئاسەواری فکری و فەرهەنگی و ئایدۆلۆژیە لەسەر بیر و ژیانی ئینسانەکان هەرماوە. سیستەمی سەرمایەداری ئەگەر خۆی سەردەمێک خوڵقێنەری ئایدۆلۆژی ناسیۆنالیزم بوو لە ڕەوتی گەشەکردن و بەرەو پێشچوونیدا تا ڕادەیەکی زۆر لە ئایدۆلۆژی ناسیۆنالیزم دوور کەوتۆتەوە. ئەگەر سەرمایەداران ڕۆژگارێک ئەمانجیان سنووردانان بۆ بازاڕی ناوخۆی وڵات بوو، ئەمڕۆ ئەو سنوورانە ئیتر بەرژەوەندی ئەوان ناپارێزن و بۆ ئەوان لەوە زیاتر پیرۆز نین. لە سەردەمی جیهانی بوونی سەرمایەداریدا چینی سەرمایەدار بەرژەوەندی خۆی لەوەدا نابینێ کە سنوورێک بە دەوری بازاڕی ناوخۆییدا بکێشێت. ئەم سنوورانە زیانی پێدەگەێنێت، هەر بۆیە لە پێناویدا ئارمانی ناسیۆنالیستی خۆی لەبیر دەباتەوە و خۆی لەگەڵ گۆڕانکاری بنەمای ئابووری خۆی ڕێک دەخات. حیزبە ناسیۆنالیستەکان بە حکمی گۆڕانکاری ئابووری و کۆمەڵایەتی لە چەندەی ڕابردوودا بەکردەوە خۆیان لەگەڵ مەیل و ئارەزوەکانی چینی سەرمایەداری کوردستان یەک خستووە بە جێگەی ئەوەی کە لابردنی ستەمی نەتەوایەتی بە ئامانجی خۆیان دابنێن، تەنیا بە بەدەستهێنانی بەشێک لە دەسەڵاتی مەحەلی لە هەر ڕێگەیەکەوە کە بۆیان بکرێ ڕزایەت دەدەن. بە نیسبەت ستەمی نەتەوایەتیش سەرەڕای ئەوەی کە ستەمێکە کە کەم و زۆر کار دەکاتە سەر هەموو چین و توێژەکانی کۆمەلگا، بەڵام ئاکامەکانی بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەلگا وەک یەک نییە. ئەمڕۆکە سەرمایەداران و خاوەنانی سەروەت لە کوردستان ئەو بڕۆکراتەی کە خاوەنی پلەپایی بەرزی ئیدارین لە ئاکامی ئەو ستەمەدا گوشارێکی ئۆتۆ لەسەر ژیانی خۆیان هەست پێ ناکەن و تەنانەت قازانجی مادی خۆیان لە درێژەی و هەلومەرجەی ئێستادا دەبینەوە و لە باشترین حاڵەتیشدا بە هەندێک ریفۆرمی بچووک ڕازین. بەڵام بۆ کرێکار و زەحمەت کێشێکی کورد چارەسەرکردنی سیستەمی نەتەوایەتی بەواتای کۆتایی هێنان بە دەربەدەری و ماڵ بە کۆڵی یاخود بەواتای پێگەێنانی ئاڵوگۆڵ لە بارودۆخی ژیانیدایە. لابردنی ئەو ستەمە بۆ چینی دەستەنگ و بێبەشی کۆمەلگا بەواتای ژیانێکی ئابووری ئاسوودەتر و کەشوهەوایەکی سیاسی کراوەتر بۆ خۆی و ئاسوی ڕوون و داهاتوێکی باشتر بۆ منداڵەکانێتی. ئەم ڕاستیە کە هەلی کۆمەڵایەتی و بۆ پەرسەندنی نفوزی هێزی چەپ و ڕادیکاڵ لە کۆمەلگای کوردستان ڕەخساندووە. هەر بۆیە هێزێکی چەپکە بناخەی کار و تێکۆشانی لەسەر ئازادی و یەکسانی و خۆشبژێوی ئینسانە واتە نظامی سۆسیالیستی دامەزران دەبێ، زۆرتر لە ناسیۆنالیستەکان پابەندی خەبات لە پێناو نەهێشتنی ستەمی نەتەوایەتیە و لەم بوارەشدا بە پێی سروشتی خۆی
بۆ سڕینەوەی ستەم و نایەکسانی لەوانە شێلگیرانەترە. ضل يك بيدم
بسور موا بسور موا بسور موا بسور موا بسور موا بسور وڵە بینەرانی خۆشەویست ئێستا باز لە پیسبوونی خاک دەکەین. پیسبوونی خاک بکوژێکی بێدەنگی سیستەمی ژینگەی زەویە. پیسبوونی خاک کاتێک ڕوودەدات کە مادە کیمیاییەکان یان پیسکەرەکان دەچنە ناو خاک یان ژینگەی دەوروبەریەوە یان لە ئەنجامی گۆڕانی کەشوهاو یاخود بە پلەی یەکەمیش لە ئەنجامی چالەکیەکانی مرۆڤ. ئەم پیسبوونە کاریگەری نەرێنی لەسەر بە پیتی خاک و هاوسەنگی ئیکۆلۆژی دەبێت و دەبێتە هۆی تێکچوونی کوالەتی بەرهەمە کوشت و کاڵیەکان و ناهاوسەنگی لە ژینگەی سروشتیدا. سەرەڕای مەترسیەکەی پیسبوونی خاک بە بەراورد لەگەڵ جۆرەکانی تری پیسبوون گرنگیەکەوتوی پێ نادرێت. ڕەنگە لەبەر ئەوەی نەبینراوە، بەڵام بە یەکێک لە مەترسیدارترین پیسکەرەکاندا دەنرێت و ناوی لێنراوە بکوژی بێدەنگ. ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ڕایگەیاندووە کە زیاتر لە 95% خۆراکەکانمان لە خاکەوە دێت کە 15 لە کۆی 18 توخمە کیمیاییەکانی پێویست بۆ گەشەکردنیان بۆ ڕووەکەکان دابین دەکات. خاک وەک فلتەرێکی سروشتی بەرامبەر بە پیسکەرەکان کار دەکات، بەڵام توانای بەرگەگرتنی و پیسکەرانەی سنووردارە، بە تایبەتی بە لە بەرچاوگرتنی زیادەڕۆیی لە بەکارهێنانی قڕکەر و پەیینی کیمیایی. ئەمەش دەبێتە هۆی کەڵەکە بوونی پیسکەرەکان کە زیان بە هاوسەنگیەکەی دەگەێنێت. هۆکارەکانی پیسبوونی خاک بریتین لە پاشماوە و ئاوڕۆی ماڵان، پاشماوەی پلاستیک، پاشماوەی کانگاکان، ڕژانی نەوت، ترشە باران، گەردیلەی هەوا، دارستان بڕین، کارەساتی سروشتی و فراوان بوونی شارەکان. هەروەک پاشماوەی پیشەسازی کیمیایی لە مەترسیدارترین سەرچاوەکانی پیسبوونن، لەوانە کانزا قورسەکان و خۆڵەمێشی پیشەسازی لە سووتانی خەڵۆز. شەڕ و بەکارهێنانی چەکی کیمیایی یان تیشکدەر بە هۆکاری کارەساتبار دادەنرێت بۆ پیسبوونی خاک، وەک ئەوەی لە هێرۆشیما، ناگاساکی، ڤێتنام ڕۆیدا، یان دەستدرێژی بۆ سەرغەزە کە کاریگەریەکانی بۆ سەدان ساڵ بەردەوام دەبێت. ڕێکخراوی خۆراک و کشتتوکاڵی جیهانی فاو هۆشداری دەدات لەوەی تەنانەت بڕێکی کەمی قوڕقوشم دەتوانێت ڕووبەڕێکی زۆر خاک و ئاو پیس بکات. یەک پاتری وشک دەتوانێت مەترێک سێجا خاک و 1000 مەتر سێجا ئاو پیس بکات کە ئەگەری هەیە بۆ دەیان ساڵیش بەردەوام بێت. پیسکەرەکان لە ڕێگەی ڕووەکەکانەوە دەگوازرێنەوە بۆ ئاژەڵ و مرۆڤ و چڕیەکانیان لە زنجیرە خۆراکیەکاندا زیاد دەکات و دەبێتە هۆی توشبن بە نەخۆشیە مەترسیدارەکان. زیندەوەرانی خاک وەک کرمی زەوی ئەم پیسکرانە هەڵدەمژن و دەیان گوازنەوە و دەچنە ناو ئاوی ژێرزەوی. ئەمەش مەترسی لەسەر ئاسایشی خۆراک و تەندروستی گشتی دروست دەکەن و کاریگەریان لەسەر کوالەتی ئاو و خزمەت گوزارەکانی ئیکۆسیستەم دەبێت کە دەبێتە هۆی ناڕێکی ژینگەی و ئابووری و کۆمەڵایەتی گشتگیر.
شنێری کوردستانی ئاوای سەربەر نەشانی زەرد و سەوز و سپی و سوور ورد و دوعای زوانی زەرد و سەوز و سپی و سوور ورد و دوعای زوانی ورد و دوعای زوانی هەنارە نارە نارە هەنار نییە و هەنجیرە هەنارە نارە نارە هەنار نییە و هەنجیرە بەخشە چوار ڕەنگی کوردی دەرمانی جوان و پیرە بەخشە چوار ڕەنگی کوردی دەرمانی جوان و پیرە ئەرێ دەرمانی جوان و پیرە شەو تاریک و تەما بە ڕۆژە خۆرەتاوە چۆن هەورێشمی خەیاو دڵ دوواژن بخاوە گەردەنە مراویم سەدی ئەفسونەگەری ئەو چاوە ئەفسونەگەری ئەو چاوە هەنارە نارە نارە هەنار نییە هەنجیرە هەنارە نارە نارە هەنار نییە و هەنجیرە بەخشە چوار ڕەنگی کوردی دەرمانی جوان و پیرە بەخشە چوار ڕەنگی کوردی دەرمانی جوان و پیرە دەرمانی جوان و پیرە بەڵێ بینەرانی خۆشەویست ئێستاش باز لە کۆتا بابەتمان دەکەین بابەتی ژیری دەستکرد ژیری دەستکرد و کاریگەری لەسەر پەروەردە و فێرکردن ژیری دەستکرد وەکو شۆڕشێکی تەکنەلۆژی لە سەردەمێنوێدا گۆڕانکاری بنەڕەتی لە زۆربەی بوارەکانی ژیانمان دروست کردووە یەکێک لەو بوارانەی کە زۆرترین سوودی لێوەرگرتووە بواری پەروەردە و فێرکردنە ئەم تەکنەلۆژیا نوێیە بۆتە هۆی داهێنانی ڕێگای نوێ بۆ فێربوون و فێرکردن کە پێشتر تەنها لە خەیاڵدا بوونیان هەبوو ژیری دەستکرد توانای ئەوەی هەیە کە پرۆسەی فێربوون بکات بە ئەزموونێکی کەسی کە لەگەڵ پێداویستیەکانی هەر خوێندکارێک بگونجێت سیستەمی فێرکاری بە ژیری دەستکردی چالاکرا و دەتوانێت شێوازی فێربوونی هەر کەسێک شی بکاتەوە و بە پێی ئەوە ناوڕۆکی فێرکاری گونجاو پێشکەش بکات ئەمەش دەبێتە هۆی باشتربوونی ئاستی تێگەیشتن و هەروەها زیادبوونی ئارەزووی قوتابیان بۆ فێربوون لە کاتێکدا کە مامۆستایان بەردەوام کاتیان سنووردارە بۆ یارمەتیدانی هەموو قوتابیەک بە شێوەیەکی تایبەت ژیری دەستکرد دەتوانێت وەکو یاریدەرێکی بێوچان کار بکات پرۆگرامەکانی وانەوتنەوەی زیرەک هەر کاتێک قوتابی پێویستی بێت ئامادەن بۆ پێشکەشکردنی ڕوونکردنەوە و ڕێنمایی لە ڕێی بەکارهێنانی تەکنیکی فێربوونی قوڵ سیستەمی ژیری دەستکرد دەتوانێت بە شێوەیەکی بەردەوام پێش بکەوێت و باشتر بێت لە تێگەیشتنی پێداویستیەکانی هەر خوێندکارێک یەکێک لە گرنگترین دەستکەوتەکانی بەکارهێنانی ژیری دەستکرد لە پەروەردەدا توانای دروستکردنی ئەزموونی فێربوونی کەسیە سیستەمی فێرکاری زیرەک دەتوانێت چەند کارێکمان بۆ بکات ئاستی تێگەیشتنی قوتابی هەڵبسەنگێنێت و لاوەزیەکانی دیاری بکات پێشنیاری چالاکی و ڕاهێنانی گونجاو بکات خێرایی پێشکەشکردنی ناوڕۆک بگونجێنێت کەمکردنەوەی کاری کارگێڕی بۆ مامۆستایان بە ئۆتۆماتیکیکردنی کارە دووبارەبووەکان وەک نمرەدان بە تاقیکردنەوەکان ئامادەکردنی راپۆرتی پێشکەوتن و دروستکردنی پلانی وانە ژیری دەستکرد دەتوانێت کاتێکی زۆر بۆ مامۆستایان بگەڕێنێتەوە ئەم کاتە ڕزگارکراوە دەتوانێت تەرخان بکرێت بۆ چالاکیە گرنگەکانی وەک پەیوەندی کەسی لەگەڵ قوتابیان و داهێنان لە پرۆسەی فێرکردندا ژیری دەستکرد دەتوانێت بێتە هۆی کەمکردنەوەی نایەکسانی لە پەروەردەدا لە ناوچە دوورە دەست و کەم دەرامەتەکان قوتابیان دەتوانن سوود لە پرۆگرامی فێرکردنی زیرەکی دەستکرد وەربگرن کە لەوانەیە دەستیان بە مامۆستای شارەزا نەگات هەروەها قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت دەتوانن سوود لە ناوڕۆکی فێرکاری تایبەت وەربگرن کە بۆ پێداویستیەکانیان
گونجێنراوە. سەرڕای هەموو ئەو سوودانە بەکارهێنانی ژیری دەستکرد لە پەروەردەدا بەرەنگاری خۆی هەیە. نیگەرانیەکان لەبارەی مافی تایبەتمەندی، ئەگەری لادانی کللتوری و گرنگی پارێزیکردن لە فاکتەرە مرۆیەکانی فێرکردن هەمویان پێویستیان بە سەرنجدانە. فێرکردن تەنها فێربوونی زانیاری نییە، بەڵکو پەرەپێدانی کەسایەتی، هاوکاری و توانای پەیوەندیکردن لە خۆ دەگرێت کە بە شێوەیەکی تەواو لەلایەن ژیری دەستکرد ناتوانرێت جێبەجێ بکرێت. ئایندەی پەروەردە بریتیە لە هاوکاری نێوان مرۆڤ و ژیری دەستکرد. مامۆستایان ڕۆڵێکی گرنگتر وەردەگرن وەک ڕێنماییکەر و پاڵپشتیکەری سۆزداری لە کاتێکدا کە ژیری دەستکرد ئەرکی پێشکەشکردنی زانیاری و ڕاهێنانی پراکتیکی لە ئەستۆ دەگرێت. ئەم هاوکاریە ئەگەر بۆ بە دروستی بەڕێوە ببرێت دەتوانێت بێتە هۆی پێشکەوتنێکی بوێنە لە کوالیتی پەروەردە و فێرکردن. لە کۆتاییشدا گرنگی ژیری دەستکرد لە بواری پەروەردە و فێرکردندا ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەردەکەوێت. وەکو کۆمەڵگا ئەرکی سەرشانمانە کە بەوریاییەوە ئەم تەکنەلۆژیایە دەبێت بەکار بهێنین بۆ بەرژەوەندی نەوەکانی داهاتوو. لە هەمان کاتیشدا بەهەکانی پەروەردەی باش بپارێزین و نابێت ئەو ڕاستیانەش لەبیر بکەین کە هەندێک جار زانیاری هەڵە دەدا. بۆیە پێویستە مامۆستایان و خوێندکاران بزانن چۆن پرسیار و داواکانیان لە ژیری دەستکرد دەکەن و وەڵامە دروستەکان هەڵبژێرن. زۆر جار لە ڕێزمانی ئینگلیزی و تەنانەت بواری فیزیاش هەڵەی کردووە و هەڵەی زۆر گەورەش بە دڵنیایی لە زۆر بواری تریشدا زانیاری هەڵە دەدات. بۆیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ، بەڵام گومانیتیان نییە کە زیرێکی دەستکرد لە داهاتوودا گەشەی زیاتر دەسەنێ. بەڵێ بینەرانی خۆشەویست، لێرەدا گەشتینە کۆتایی بەرنامەی لێکدان و هەڵوێستی ئەم جارەشمان. هیوادارم کەمێ زانیاریم پێبەخشی بێتن و تا هەڵقەیەکی تر لە بەرنامەی لێکدانە و هەڵوێست هەر شاد بن.